خوێنی سوڵی مانگانە. بەڵێ خوێنی سووڕی مانگانە و هەروەها خوێنی زەیستانیش دوای مناڵبوون ئەم دوو خوێنە پیس. كما في حديث أسماء بنت أبي بكر رضي الله عنها قالت جاءت امرأة إلى النبي صلى الله عليه وسلم فقالت إحدانا يصيب ثوبها من دم الحيض كيف تصنع؟ فقالت تحته ثم تقرصه بالماء ثم تنضحه ثم تصلي فيه. ئافرەتە لا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی پێغەمبەری خوا یەکێک لە ئێمە خوێنی سووڕی مانگانە بەر جلەکەی بکەوێت چی بکات؟ فەرمووی تەحوتو، یعنی کە ئەم خوێنە وشک بووە جارێ ئەوە دەبێت چ بەنینۆکت بێ چ بە شتێکی تیژ بێت ئەوە خوێنەکە هەڵقەنیت لە جلەکەت لێکەیتەوە. ئیزالەت عەینی النەجاسە، خودی پیسیەکە دەبێ هەڵقەنیت و فڕەی دێت نەیهێڵیت. ئەوجا شوێنەواری دەمێنێ شوێنەوارەکەشی تەقڕوسه بالماء بە ئاو دەست لێ دەخشێنیت و پاچی دەکەیتەوە، ئەوجا ئاوی پێدا دەکەیت و ئەوجا نوێژی پێوە دەکەیت. مەبەست چییە لەم سێ قۆناغە براگیان؟ ئەم سێ قۆناغە ئەوەیە کە دەبێت بە تەواوی حتى لا يبقى عين ولا أثر، نەخودی خوێنەکە بمێنێ نە شوێنەواری بمێنێ. بەڵام کە تۆ ئەم محاوەلانەت کردو تەماشاش دەکە ئافرەتە هەر تەواو 100% شوێنەوارەکە هەر نەڕۆیشتووە لا يضرك أثره، أو كات زرري نية أثركيك أو إلى سرت بك إن شاء الله تعالى.